باسێکی هەنگوینی کوردستانەکەین هەندێک داتامان خستە ڕوو لێرە لە ستۆدیۆ میوانێک لەگەڵمان ئامادەی میوانێکی باش لەگەڵمان ئامادەیە عوسمان مەجید شارەزای هەنگ زۆر بەخێر هاتن کاک عوسمان ئەزێتان کێشە ئەمەوێ بەوە دەست پێ بکەم سەرەتا خۆتان باسێکی بەرهەمی هەنگوینی هەرێمی کوردستانمان بۆ بکەن. بەڵێ هەڵبەتە بەرهەمەکانی نەیەک بەرهەمەکانی هەنگەوانی لە کوردستان لە ساڵەکانی کۆتایە جێگەی خۆی کردوێتەوە لە ئاستی وڵاتانی دێراوسێ و لە ئاستی وڵاتانی نێودەوڵەتی وەکو کۆنگرەکانی یەکێتی هەنگەوانانی عەرەب و ئەپی موندیا. لە هەمان کاتە ئێمە لە سەرەتای نەوەتەکان کە دەستمان کردەوە بە ئیشکردنی هەنگ لە کوردستان بەڕاستی ئاوە خۆمان نەناسی کە خاوەنی بەرهەمێکی ئاوا گرنگین لە بواری بەرهەمەکانی هەنگە لە کوردستان. بەڵام کە بەشداریمان کرد لە ئاستە نێودەوڵەتیەکان زانیمان ئێمە خاوەنی بەرهەمێکی زۆر گرنگین یان خاوەنی بەرهەمەکانی زۆر گرنگین وەکو هەنگ و هەنگەوانی و هەنگوین و دەرەمیە و خوراکی شاهانە و هەتا کۆتایی لە بەرهەمەکانی هەنگە. ئەلبەتە هەنگەوانان لە دوای ڕاپەڕینی گەلەکەمان وردە وردە توانیان ئەوانیش وەکو هەنگەوانانی جیهان بەشداری بکەن و وردە وردە بەرهەمەکانیان بەرنە پێش. وەک لە وێنەکە هەیە ئەمە هەنگەوانی کوردەواری جاران بوو و ئێستا هەنگەوانی لە کوردستانە هەنگای قۆناغێکی باشی بڕی بە تایبەتی لە ساڵەکانی پێشوو وەکو جەنابتان راپۆرتەکەتان پێشکەش کرد هەتا ساڵی 2022. بەڵام بەداخەوە لە ساڵی 2022 هەتاکو ئیمڕۆکو لە راپۆرتەکە بینیمان هەنگەوانی لە کوردستانە وردە و وردە بەرەو داڕوخانە ڕات. ئێوش ئەگرێتەوە بۆ چەند هۆیەک. هۆی یەکەمەکانی وەکو لایەن ئابوووریەکەی کۆمەڵێکی زۆر لە هەنگەوانانی کوردستان ڕۆیان کردن پیشەیەوە سوودی باشیان لێوەرگرت لە ساڵەکانی پێش داڕوخانیە. بەڵام دوای ئەوەی کە هەنگداری لە کوردستان و عێراقا ناسرا لە ڕێگەی کوردستانەوە کۆمەڵێک هۆی داڕوخان ڕووی کردە هەنگەوانانی کوردستان. ئەوان یەکەمیان هێنانی هەنگ بوو بە قاچاق بۆ کوردستان. یعنی منەمەوێ ئالم بابەتە تێبگەم ئەمە گرنگە لە بەرەوەی یەکێ لە هۆکارەکانی دابەزینی بەرهەمی هەنگوینی هەرێمی کوردستانە واتە کە بەرهەمی هەنگوینی هەرێمی کوردستان بە کواڵیتی باش ناسرا هەنگێکی هەنگوینێکی قاچاق هەرێمی کوردستان کە کواڵیتیەکەی لەو ئاستەیانە بوو ناوبانگەکەی خراپ کرد. بەڵێ وەکو ئەو وایە مەسەلەن دێیەک گوندێک بەرهەمێک لە بەرهەمەکانی کە لە پرێکە بەناسرێ و خەڵک ناوی بەرێ یا خەڵک بزانێت کە ئەمە پیشەیەکەوە گرنگە. لەم کاتەیە کە ئەمە ڕوویدا لەبەر نەبوونی کوالی کۆنتترۆل لەبەر جێبەجێ نەکردنی یاسا لەبەر کۆنتترۆل نەکردنی ئەو کەسانی کە دەستیان برد بۆ خراپکردنی ئەم بەرهەمە کۆمەڵێک هەنگ و هەنگوین لە وڵاتانی دێراوسێ دێتە کوردستانەوە. کاتە کوردستان جەناب ئابووری ناسی دیارەیە بەرنامەکە ئابووریە ئەزانی مەسەلەن هەندێک وڵاتانی دێراوسێ وەکو پارە وەکو ئیمکانیەت جیاوازن لەگەڵ پارەی ئێمە یان ئیمکانەتی ئێمە یا بژێوی ڕۆژانەی پەردێک لە کوردستان. ئەم وەزعە ئاوای کرد ئێمە نەتوانین هەنگەوانان بتوانین پێشبڕکەی ئابووری بکەین لەگەڵ هەنگەوانانی دراوسیان لەبەر ئەوەی تێچووی هەنگێک لای ئێمە ئێستا بە $100 لە هەندێک وڵاتانی دراوسێ فرۆشی بە $20. ئاخر کاک عوسمان لێرەیە بابەتێکی تر هەیە ئەمە هەمووی ئەگەڕێتەوە چه هاتنی ئەو هەنگە قاچاخە و چ ئەوەی کە جێیان بە هەنگی کوردستان لەق کرد و نەیتوانی کێبڕکەی ئەو بەرهەمە بکا کە لە دەرەوە دێ ئەمە یەکێک لە نیشانەکانیەوە کە کەس خۆی لێ نەکردووە بە ساحەب بۆ کۆنتترۆڵ نەکراوە. بەڵام ئایا هەنگوینی هەرێمی کوردستان کواڵەتەکەی جیاواز نییە لەو بەرهەمەی کە بە قاچاق دێت بۆچی توانی جێ بە هەنگوینی کوردستان لەق بکات؟ لەبەر نەبوونی چەند هۆیەک. هۆی یەکەم ئەو هەنگوینەی کە دێت ئەڵبەتە هەنگوینی دەستکاری کراوە لەوەچێ لە هەندێ ڕواڵەتە لە هەنگوینەکەی من جوانتر بێت یاخۆ تایمی خۆشتر بێت چونکە دەستکاری کراوە. ئەمە یەک. دوو هاتنە ناوی ئەو هەنگوینە بە تێکەڵبوونی لە هەنگوینە خۆماڵیەکانە مەسەڵەن بەڕێز دەچیتە بازاڕ بۆ دوکانێکی هەنگوینی فرۆش پێتەڵێ هەنگوین هەیە بە $10,000
سیرەکە هەنگوینێکی زۆر جوانە لە ڕووی ڕەنگەوە بڵین وەختە تایمیشێکی تامێکی خۆشی هەیە پێش دەڵێم هەنگوینیان بە 50,000 احتیمالە هەنگوینە 50,000 کە ئێمەی هەنگەوان ناتوانین سێشت لە هەنگوین بکەین ئێمە هەنگەوان یەکەم ناتوانین دەستکاری تام بکەین تام بە کەیفی ئێمە لە سروشتایە لەچی لەسەر چی گوڵێک ئیشی کردبێت ئەو تاممان بێنێتەوە ناتوانین دەستکاری ڕەنگکەین چکە ڕەنگەکە کە دەستکاری کرد بانگوین نامێنێت و ناشتوانین دەستکاری بۆنی هەنگوینەکە بکەین چکە ئەمانە سێ خۆنکەوەی کە مشتری یاخود خەڵک هەنگوینی پێ بناسیێتەوە ئەمانە ئەبێت جێگایەک هەبێت هەڵبەتە چەند وەزارەتێک هەیە کە بەرپرسن لە ئێمەی هەنگەوان ئەم وەزارەتانە هەستن بە واجبی خۆیان بۆی ئەم بەرهەمە خۆماڵی ئێمە جێگەی خۆی بگرێ و بەبێ ئەوەی بکرێتە مەترسیەوە بتوانین ئێمە بەردەوام بین لە پیشەی هەنگەوانانی خۆمان هێنانی هەنگ لە دەرەوەی کوردستان چی لە ئێمەکات ئەرزم کردی کە ئێمە هەنگێک لە ئێستا لە وڵاتیان دراوسێ بە 20 دۆلارە ئەگەر من تەنها یەک ڕۆژ لە ماڵی خۆمان بە سیارەکەی خۆم و دوو کەسەوە بڕۆم بۆ لایەنگەکان 100 دۆلار خەرجم پێویستە بەلای کەمیەوە کە بنزین لای من کە بە کەڵک بێت زیاد لە 1000 دیناری عێراقیە باشە کە وەختێک ئەڕۆم خەرجی منی عێراقی جیاوازە لەگەڵەوەی کە مەسەرەن هەرزانترین یان خەرجیان کەمترە ئەمە پێشبڕکەم بۆ لەگەڵ ناکرێت دوو کوالی کۆنتترۆل یا بەرپرسی خۆراک لە عێراقا یا لە کوردستانە ئەبێت کارێ بکات لەسەر ئەو دوکانانی کە هەنگویندانراوە ژەهرە جێکاتەوە لەگەڵ ئەو بەرهەمی من کە لە ئاستێکی جیهانیە باشترین هەنگوینی جیهانە دەستخۆش بێ کاک عوسمان من تەمەنامە کرد کە بتوانم زیاتر دەربارەی ئەم بابەتە قسە لەگەڵ بەڕێستان بکەم لەبەرەوەی کە قسەی زیاتر هەڵ ئەگرێت بەڵام بەهۆی کەمی کاتەوە لێرەیە کۆتایی بەم بابەتە ئەهێنم زۆر سپاسی جەنابتانەکەم چەند خاڵی زۆر گرنگتان خستەڕ و هیوادارین لە دەرفەتێکی ترا بتوانین زیاتر میوانداری بەڕێز بکەین زۆر بەخێر هاتن عوسمان مەجید شارەزایی هەنگ سپاس کە لەگەڵمان ئامادە بوون